خوای بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. پێغەمبەری خوا لە قورئاندا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خوازە. ئەوە کێیە؟ خودای گەورە لە قورئانی پیرۆزدا بەدەر لە بەڵێن و بڕیاری خۆی لە قورئانیشدا یاد و ناوی بەرز کردوتەوە و بە شانازی شەوەیدا بە گوێی هەموو گرۆهی بەشەریەتدا وە سوێندی بە ڕۆح و ژیانی خواردووە و لە تەواوی گوناهەکانی ڕابردوودا هاتووشی خۆش بووە و چاوەکانی بەم پەیامە بینا کردووە و زمانیشی پارا و شیرین و عەقلیشی ڕۆشن و فراوان کردووە. دوای خۆی مەلایکەکانیشی فەرمان پێکردوون سەڵاواتی لەسەر بدەن. فەرمانیشی بە مەلائیکە کردووە ببنە سەربازی بڵاوکردنەوە و تەبلیغی ئاینەکەی و فەرمانی بە موسڵمانانیش کردووە تا ڕۆژی سەڵا گوێڕایەڵی بن و پەیڕەوی سوننەتەکانیشی بکەن. بە جۆرێک میقدادی کوڕی ئەسوەد لە جەنگی بەدردا پێی بفەرمێت بەخوا ئێمە وەکو جوولەکە نابین بە موسایان گوت بڕۆ خۆت و خوداکەت بجەنگن و ئێمەش حەساوە و دانیشت و سەیرت دەکەین بەڵکو سوێندت بۆ ئەخۆین ئەگەر لە ڕۆح و ڕۆخی دەریا بدەی بە ئەسپەکەی خۆمەوە پێشت دەکەوین و سەرت دەخەین. ئەوە محەممەدی کوڕی عەبدوڵڵایە، ئەو پێغەمبەرە بەڕێزەی کە خوددا لە قورئانەکەی پلە و ڕێزێکی پێبەخشیوە کە لە سەرەتای دنیاوە نە بە کەسێکی تری بەخشیوە و نە لە کۆتایی دنیاشدا بە کەسی تری ئەبەخشێ. بە جۆرێک خودای مەزن کردوویەتی بە سەرمەشقی هەموو پێغەمبەران و لەناو هەمووشیاندا پێنجانی کردووە بە ئولول عەزم و خاوەن ورە و لەناو ئەو پێنجەشدا پێغەمبەر محەممەدی کردووەتە سەرمەشقی ئەو پێنجەش. خدای گەورە بە ناردنی قورئان بۆ خودی پێغەمبەر و کردنی بە هۆکارێک بە وەرگرتنی وەحی چ ڕێزێکی لەم پێغەمبەرە ناوە. قورئان چۆن باسی پلە و ڕێزی پێغەمبەر دەکا. خدای گەورە خۆی و مەلایکەکانیش سەڵاوات لەسەر محەممەد دەدەن و فەرمانیش بە ئیمانداران دەکا سەڵاواتی لێ بدەن. ئایا بەدەر لە پێغەمبەر خدای گەورە سەڵاواتی لە هیچ پێغەمبەرێکی تری خۆی داوە؟ بۆچی خدای گەورە لە قورئاندا سوێند بە ڕۆح و ژیانی پێغەمبەرە خوا؟ خدا چۆن فەرمان بە ئیماندارانەکە گوێڕایەڵی پێغەمبەر بن. خێزانانی پێغەمبەر خوای گەورە چۆن ئەمر بە موسڵمانانەکە کەوا ڕێز لە پێغەمبەری خوا و تەنانەت لە خێزانەکانیشی بگرن. بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەهادین عەبدولقادرمان کردووە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. ئەخوا بێ سەلام بێخوا ئەو دکتۆری لەگەڵ نەبێ. زۆر باشە. مەکانەت و ڕێز و پلەپایی پێغەمبەری خوا لە قورئاندا تەوەری ئەمڕۆی باس و بەرنامەی باس و خواسە بزانین جەنابتان چیتان بۆ ئەم تەوەرەیە هەیە بزانین ڕێز و پلە و مەکانەتی پێغەمبەری خوا بە شێوەیەکی گشتی پێشەوەی داخلی پرسیارەکانین لە قورئاندا چۆنە و چۆن باسی لێوە کراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە پلەپایی پێغەمبەران بەگشتی علی نەبینا عەلەیهیمو الصەلاة وەسەلام پلەپایەکی گەورەیان هەیە لای خوای تەبارەک وتەعالا و حەزرەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم کە کۆتا پێغەمبەرە ڕێزێک و پلەپایەکی تایبەتی هەیە لە لای خوای تەبارەک وتەعالا. هەر بۆیەش خوای تەبارەک وتەعالا لە چەندین ئاەتی قورئانە وەسفی کردووە و باسی کردووە و باز لە ژیانی ئەکا باز لە گەورەی ئەم پێغەمبەرە ئەکا صلی الله عليه وسلم. ئەگەر ئێمە سەرنجی قورئان بدەین خوای تەبارەک وتەعالا لە قورئانی پیرۆزە تەقریب برێ 11 جار باسی غەفور و ڕەحیم ئەکا یا ڕەئوف و ڕەحیم ئەکا کە ئەمانە هەمووی بە یەکەواتون تەنها لە یەک شوێنیانە خوای تەبارەک وتەعالا بۆ خۆی فەرموویەتی والله ڕەئوف بالعیباد باقیەکانی تریانی ئیتر هەر غەفور و ڕەحیم و ڕەحمان و ڕەحیم بە یەکەوە دای ناو یەکێک لەو ناوانەی کە خوای پەروەردگار قراری داوە بۆ خۆی بۆ پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ناوەکانێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرامبەر بە بڕواداران غەفور و ڕەحیمە ڕەئوف و ڕەحیمە. ئەو ڕەحمەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەلالەت لە گەورەیی و لە پلەپایی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم و خوای گەورەش لە قورئانی پیرۆزە ئاماژەی کردووە کە ئەم پێغەمبەرە خوای تەبارەک وتەعالا کۆی دینەکانی لە پەیامەکەی ئەوە کۆ کردوتەوە وەسفی ئەکا و باسی ئەکا و ئینەکە لەعەلا خلق عظیم. مامۆستایان بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لەسەر زمانی شیرینی سەیدنا عیسای کوڕی مەریەم ئاماژە بە هاتنی ئەم پێغەمبەرە بەڕێزەکە لە دوای خۆی. هەموو پێغەمبەران ئاماژەیان داوە بە هاتنی پێغەمبەرێک
کە ئەبێتە خاتەمی پێغەمبەران و کۆتایی زنجیری پێغەمبەران بەو دێت. ئەم ئاماژەیە چ ڕێز و قەدر و حرمەتێکی تایە بۆ پێغەمبەری خوا کە هەموو پێغەمبەرانی بەر لە خۆی بە گەورەترین پێغەمبەر ناوی ئەبەن و دان ئەنێن بە پێغەمبەرایەتەکە ئاماژەش بە شوێن کەوتوانیانەکەن کە ئەگەر بەو پێغەمبەرە بە ڕێزەگەشتن ئەوە ئیمانی پێ بهێن. یەکێک لەو پێغەمبەرانەی کە وەگەڵی پێش پێغەمبەری خۆمان هاتووە و قسەکەشی لە قورئانە خوای گەورە تۆماری کردووە پێغەمبەر عیسایە. ئەمە چ ڕێز و حرمەت و شکۆیەکی تایە بۆ پێغەمبەری مەزنی ئێمە. دیارە گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی زۆری پێکراوە لە قورئانە و بە تایبەتی بۆ پێغەمبەرانی هەموو پێغەمبەرێک کە هاتووە خوای تەبارەک و تەعالا پێی ڕاگەیاندووە کە ئاگاداری میلەتەکەیان قەومەکەیان بکەن کە لە دوای ئەوان پێغەمبەرێک یەتی من بعد اسمه ئەحمەد ناوەکەی هاتووە کە لە دوای ئەو ئەم پێغەمبەرەکەی لە دوای ئەم پێغەمبەرە هەر پێغەمبەری هاتووە عیسایە موسایە داوایان لە قەومەکەیان کردووە کە قەومەکان ئیمانی پێ بهێنن چونکە خوای تەبارەک و تەعالا ئەمری بەوان کردووە ئەوانیش هەمویان اعترافیان کردەوە بە پێغەمبەرێتی حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم و تەنانەت لە شەوی ئیسرا و میعراجیشا ئەوە تا ئەوان هەموو پێغەمبەران بەگشتی ڕۆحیانەتەکانیان اقتیدا ئەکەن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و نەک هەر ئەوەندەی کە تەبلیغی قەومەکەیان کردووە و تەبلیغی ئومەتەکانیان کردووە کە باوەڕ بێن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و تا خۆیان بۆ خۆیان اقتیدای پێ ئەکەن و گەورەی ئەم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆمەڵی ڕۆ دەرئەکەوێ کە ئەمان هەمویان اعترافیان کردو بەڵام وەکو بلەی تەحریفی تەورات و ئینجیل و ئەمانە کراوە بۆ مەصالح هەروەکو چۆن هەندێک لە هەموو قۆناغەکانە مەصالحی بەعزێ خەڵک وا ئەکا ڕاستیەکان لە خەڵک ئەشێوێنن بەڵام گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوایە کە خوای پەروەردگار ئاگاداری پێغەمبەرانی کردوتەوە بەگشتی کە باوەڕ بێنن بە ئومەتەکەیان برێن هەم خۆشیان باوەڕیان هەبێەوە بە ئومەتەکانیشان ڕابگەێنن کە باوەڕکەن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەری کۆتایە و کۆتایی هەموو پێغەمبەرەکان و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفضل الخەلق وسيد المرسلینیشە. بەڵێ مامۆستا خوای گەورە بەناردنی قورئان بۆ پێغەمبەری خوا و پێغەمبەری خوای کردە هۆکارێک کە وحی خۆی بۆ بگێنێ خوای گەورە چ ڕێزێکی لە خودی پێغەمبەری خوا ناوە بەم قورئانە. بەڵێ خوای تەبارەک و تەعالا کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە ئامادەی کردەوە بۆ پێغەمبەرایەتی دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو سیفەتە بەرز و باڵاکان بەر لە وحی و بەر لەوە کە پێغەمبەری صلی الله عليه وسلم وحی بۆ بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هەموو سیفەتە بەرز و باڵایی تایە بەڵام وەختێک کە خوای تەبارەک و تەعالا قورئانی بۆ ئەنێرێتە خوارەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچێتە قۆناغێکی تری بەشەریەتی وەکو بەشەرە بەڵام بەهاتنی ئەم قورئانە پێغەمبەر صلی الله عليه وسلم قۆناغێکی تر ئەبڕێ ئەم قورئانە ئەبێتە دەستور و پەیامێک ئەم دەستور و پەیامە ئەدا بەگوێی خەڵکە چونکە خوای تەبارەک و تەعالا لە زۆرێک لە ئاەتەکانی قورئانە خوای تەبارەک و تەعالا کە پێغەمبەری ڕەوانە کردووە لە یەکێک لە ئاەتەکانی قورئانە ئەفەرمێ ئینا ئەرسەلناکە کە قورئانی بۆ ئەنێرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەما ئەوەندەی تر وەکو بڵێ دەسەڵاتەکەی وەکو بڵێ شەخسیەتەکەی گەورەتر ئەبێ ئینا ئەرسەلناکە شاهیدەن ومبشرا ونذيرا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەمەش لێ ناگەڕێت کە خوای گەورە ناردوێتی بە شاهید و ناردوێتی بەوە مژدە بووە و ناردوێتی بەوەی کە ترسێنەر بێ بۆ خەڵکێکە شوێنی پەیامەکەی نەکەوێ ئەفەرمێ وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەمە بەم قورئانە ئەدا بەگوێی خەڵکە پەیامێکە ئەی پەیامی خوایە و ئەیدا بەگوێی خەڵکە و قورئانیش وەکو خوای تەبارەک و تەعالا بەیانی کردووە نورە بۆ هیدایەتدانی خەڵکە و بۆ ڕێنماییکردنی خەڵکە بۆی خەڵک شارڕێگەی ئیسلام بدوێزێتەوە بۆ شارڕێگەی بڕووکاتە ڕەزامەنی خوای پەروەردگار. مامۆستا بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیری هەموو مەجموعی قورئان هەمووی بکەین قورئانی پیرۆز چۆن باسی پێغەمبەری خوا ئەکا لە هەموو ڕوویەکە و لە ڕووی ڕەوشت و مەعامەلە و هەڵسو و کەوت و گەیاندنی دینەکەی و ئەم شتانەوە بە شێوەیەکی گشتی مەکانەتی پێغەمبەری خوا لە قورئانە چییە و چەندە و چۆنە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پلەپایی کە خوای تەبارەک و تەعالا پێی داوەتەوە تەماشای هەندێک لە ئاەتەکانی قورئانە گەورد بینەوە هەندێک لە ئاەتەکانی قورئان خوای تەبارەک و تەعالا بۆمان بازەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە فەرمێ وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين. قورئان زۆر باسی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئەگەر یەکە ئاەتەکان هەمویان بێنی و باسی ئاەتەکان بکەوە کە باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە فەرموویەتی لعەمڕوکە
سوێندی خواردەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە گیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شوێنێکی ترا فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ورفعنا لك ذكرك ئەم قورئانە پێغەمبەر صلی الله عليه وسلم خی گەورە فەرمێ ئێمە ناوی تۆمان بەرز ڕاگرتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتە قورئانیەکانی وەکو بڕ کردووە کاڵای باڵای خۆی گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە قورئانی بۆ ناردۆتە خوارەوە ورفعنا لك ذكرك لە شوێنێکی ترەوە فەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى چونکە گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوا دەرەکەی وەکو هەر ئینسانێکی تر کاتێک کە قسەی کرد بێ خەڵکانێک بۆ ئەوەی لە قسەکان گومانیان نەبێ خوای تەبارەک وتەعالا پشتگیری ئەکا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەخلاقی پشتگیری ئەکا لە هەڵسو و کەوتی لە ڕەوشتی پشتگیری ئەکا لە غیرەت و لە ئازایەتیەکەی تۆ تەماشا بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە ئاەتەکانی قورئانە خوای تبارك وتعالى فرمي والله يعصمك من الناس لكاتي خويا معلومي جنابتانو كمامي چەند کەسێکی بۆ داناوە کەسێکە یادوانە بۆی چاودێری بکەن لەبەر قورێش زەرەری پێ نەگەێنن بەڵام خی گەورە ئەم ئاەتە قورئانیە نێردە خوارە والله يعصمك من الناس ئەوە ڕاتە بۆ لای مامی ئەڵێ مامە گیان پێویستم بە حیمایی تۆ نییە لەبەر خوا بەڵێنی داوێتە پارێزگاریم لێکات جا ئەم قورئانە لەوەوە گەورەیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرەکەوێت باحیسەیەکی بەلچی چییە والله أعلم ئەڵێ من تەنها ئەو ئاەتە قورئانیە بۆ هۆی هیدایەتم وەرگرت لێیان پرسی بۆ وتی کە سەرنج مندا ئەم پیاوە مامەی حیمایەکی بۆ داناوەکو لە سیرا بازەکە حیمایی بۆ داناوە بۆی چاودێری بکەن بەڵام ئەمە ڕاتەوە لە حیمایەکانی ئەم جوان دیارن ئاشکران چێن لە گەلیایەتی ئەلێ حیمایانەی تۆم نایە بۆ لەبەرەوەی خوا بەڵێنی دا والله يعصمك من الناس لەبەرەوەی ئەم پیاوە ئەگەر درۆ لەگەڵ هەموو خەڵکێک بکە درۆ لەگەڵ نەفسی خۆیان ناکە درۆ لەگەڵ نەفسی خۆیان ناکە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ئاەتە قورئانیانە هەمووی کە باسیەکەن خوای گەورە باسی فەزلی پێغەمبەرەکە باسی گەورەیەتی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ڕایگەیاندووە کە ئیطاعەکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئیطاعەکردنی خوا بەڕاستی ئەمانە هەمووی پەلەپای و گەورەی خوای گەورە ویستی وایە کە هەر لە وەکوڵێ مەنزڵی یەکتاپەرستی و شوێنی یەکتاپەرستیا کە کەعبەی تایە شاری مەککەیە ئەم پەیامەش بنێرێ بۆ پێغەمبەری بەڕێز خوای گەورەش سوێند بە شاری مەککە ئەخوا تەنانەتی خوای گەورە لە قورئانە ئاماژە بەوە کە پێغەمبەری خوا لە دڵ و دەرونیا پێی خۆش بووە کە ڕوو بکاتە کەعبە و پشت لە بەیت المەقدس وەرگێڕێ وەکو ڕووگەیەک خوای گەورە ئەم ڕێزەشی پێبەخشیوە ئاماژەی پشت ئەمەی کە خوای گەورە سوێند بە شارەکەی پێغەمبەری خوا چییە چه ئاماژەیە لەما هەیە یا چ ڕێزێکی تایە بۆ خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیارە ئەگەر بین بە وردی تەماشا بکەین هەموو ئینسانێک زێدی لە دایکبوونی خۆی لەلا خۆشەویستە و لەلا عەزیزە پێغەمبەری صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی لە مەککە و لە ناو ئەم قەوما و لە ناو خزم و کەسوکاری خۆیان پەروەردە بووە و گەورە بووە و ئەم مەککەیەش کە خوای گەورە ڕێزێکی پێداوە لە کاتێکا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم نافەرمێ من دوعاکانی ئیبراهیمی باوکمم ئەفەرمێ من دوعای باوکماتە لە بە سەمەری دوعاکانی حەزەتی ئیبراهیمە حەزەتی ئیبراهیمیش داوای لە خوای پەروەردگار کردووە رەبی اجعل هذا بەلەدەن ئامینە داوای کردووە کە ئەم بەلەدە ئەم شوێنە لە دڵی خەڵکا شیرین بێ لە کاتێکا کە خوای گەورە ئەفەرمێ وەئەذن فی الناس بالحەج یەئتوکە ڕیجالا وعلى كل ضامر ئەم دوعاکەی ئەوە نییە کە حەزەتی ئیبراهیم داوا کەڵێ خوایە دڵی خەڵک ڕامبێنی بەلایەنە و سەرنجی خەڵک ڕابکێشی لە هەموو ڕزق و ڕۆزێکی خۆتیان پێ ببەخشی بە مسلمانەتی بیانژێنی ئەمانە وای کردووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە دوعاکەی حەزەتی ئیبراهیم ئەوەی کردووە کە شاری مەککەی پیرۆز کە قیبلە و ڕووگەی مسلمانان و مسلمانان ڕووی تێ ئەکەن لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر خۆشەویست بووە و زۆر ڕێزیشی لە دڵا هەبوو بۆیە کاتێکیش کە کۆچی کرد بۆ مەدینە ئاوریدایەوە بەلایە وتی خۆشەویستترین ئەرزی خوای تۆ لە لای من ئەگەر قەومەکەم وازیان لەبێ نامایە بەجێم نائهێڵای هەر لەبەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشی ئەوێ ئەکرێ بڵێ ئەمە هەندێک خەڵک بە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەڵێ نازدار ئەمە نازێک کە خوای پەروەردگار هەڵیەگرێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمما دەم مەکەی خۆشەوێ ئەوە تا لە دوای چەند ساڵێکیش ئاواتی دلی پێغەمبەر صلی الله عليه وسلم هێنێتە دی بۆ ئەوەی کە جارێکی ترۆکو جەنابەت ئاماژەت پێ کرد ڕوو ئەکاتەوە ئەو ڕووگەیە و واز لە بەیت المەقدس ئەیەنێ ڕووەکاتە ڕووگەی خۆی و دلیشی پێی خۆشە پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە شوێنی لە دایکبوونی
شوێنی باو باپیرانی و شوێنی حەزرەتی ئیبراهیم شوێنی باپیرەی ئەوە کەلوێ وڵاتیان ئاوادان کردوەوە بۆ یخوای تەبارەک و تەعالاش سوێنی پێخوا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەندە دلی بە مەککە خۆشە دلی بە شوێنەکانی تر خۆش نییە. مامۆستا تایبەتمەندی و فەزلێکی گەورەی ئەم پێغەمبەرە بەڕێزە لە قورئانە ئەوە تا خوای گەورە لە ئاەتێکە سوێند بە ڕۆح و حیاتی پێغەمبەری خوا بزانین ئەم ڕێزە چییە و ئایا بەدوای ئەم سوێند خواردنا خوای گەورە فەرمان و نەهیەکی قورس لە پێغەمبەری خوا ئەکا کە ئەوەندە قورس بێ کە لە پێشدا سوێن بە ڕۆحی ئەو بخوا اینجا فەرمان و نەهیەکەی بەسەرابکە یان هۆکاری ئەمە چییە؟ دیارە خوای تەبارەک و تەعالا پێغەمبەری کە هەڵبژارد و خاتەمی پێغەمبەرانە ڕێزی لێنا و خۆشیشی ویستووە بۆیە سوێنیش بە گیانی ئەخوا چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی یەکلایی کردوتە بۆ خوای تەبارەک و تەعالا و هەمیشەش حەزینە دڵتەنگە بێتاقەتە بەوەی کە ئەهلی مەکە عزێتی ئەدەن ئالی مەکە بێتاقەتی ئەکەن ئالی مەکە وەکو برەی ئەو ئەزێت و ئازارانەی کە ڕووی کردوێتە ئەو لە هەموو حاڵەتەکانە پێغەمبەر صلی الله عليه وسلم و تا خوای تەبارەک و تەعالا بۆ دڵدانەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێن دەخوا بە گیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دڵدانەوەیەتی کە سوێنی پێخوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و تەئکیدیشی لێ ئەکاکە ئەمانەی مەککە کافرەکانی مەککە باوەڕ ناهێنن خوای تەبارەک و تەعالا پێی ڕاگەیاندووە بۆ ئەوەی دڵتەنگ نەبێ لە هەندێک حاڵەتە تۆ تەماشا بکەیت لە یەکێک لە ئاەتەکانی قورئانە خوای تەبارەک و تەعالا بۆمان باسی کافرەکانەکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بێتاقەتە بەوەی دەعوە ئەکا بانگەوازەکە ئەمان بە درۆزنی ئەزانن بە جادوگەری ئەزانن نازان بە ساحیری ئەزانن خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێ ئینەهم لا یوکەذیبونەک چونکە ولكن بآيات الله يجحدون ئاەتە قورئانێکەوە بازەکە ئەمانە ئینکاری ئاەتەکانی خوای تەبارەک و تەعالا کەن ئەگینا پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو خوای گەورە فەرمێت تۆ بە درۆ ناخەنەوە
ئێمەش مسلمانی جەبێ سڵاوات لە دیداری پێغەمبەر بین صلی الله عليه وسلم. مامۆستا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمێ بە ئیمانداران پێغەمبەری خوا فەرمانی بە هەر شتێ پێکردن ئێوەش گوێڕایالی بن و لە هەر شتێکیش دوورە پەرێزی کردن و دووری خستنەوە و بە خراپی زانی بۆتان ئێوەش پشتی تێ هەڵبکەن ئەمە لە خواترسانی خۆتانەوەیە. کەواتە خوای گەورە ئەو فەزڵ و ڕێز و حرمەتەشی بە پێغەمبەری خوا داوە کە لە چوارچێوەی ئاینەکەیدا هەر شتێک کەوا سوود بەخش و وەکو ئەڵێ بە شێوازێ بەیانی پەیامەکە ڕابگەێنێ بەبێ گەڕانەوە بۆ خوای گەورە. ئەمە چیتیایە ئەم ئاماژەیە؟ خوای تەبارەک و تەعالا ئەمری کردۆ بە ئیطاعەکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای ئیطاعەی خوا. لە یەکێک لە ئاەتەکانی قورئانە خوای تەبارەک و تەعالا بۆمان بازەکە وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يقول لهم الخيرة من أمره. بۆ حیج مسلمانێک نییە، هیچ مسلمانێک نییە، هەر شتێکە خوا و پێغەمبەری خوا دیاریان کرد و ئەمریان پێکرد بۆ هیچ مسلمانێک نییە ویستی خۆی ئارەزووی خۆی حەزی خۆی بخاتە پێشی مادەم ئەمری خوایە ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەمرەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تەبارەک و تەعالا کە دیاری کردە لە قورئانی پیرۆزە من يطيع الله من يطيع الرسول فقد أطاع الله. هر کەسێک گوێڕایەڵی خۆی ئیطاعەی پێغەمبەری لا وما آتاكم الرسول فخذوه لەسەر ئەوە ئافرەتێک کاتی خۆی وەک لە تەفسیرەکانە هاتووە ئەڵێ دەموچاوی خەڵکی چاگە کرد هیچ ژنان دەموچاوی خەڵکی چاگە کرد. یەکێک لە سەحابە بەڕێزەکان والله أعلم ابن عباسە پێی وتوتی ئەمەی تۆ ئەیکەی لعنەتی خوای خوا پێغەمبەری لەسەرە. ئافرەتەکە بەلای عەجایب بوو چۆن شتی وا ئەبێ نەمبینوتی بڕۆ قورئان تەماشا بکە. لە چوو قورئان گەڕا هەموو قورئانی تەماشا کرد هاتەوتی تیان نییە. چۆن تیان نییە؟ بگەڕێ بە وردی لە دوایە ئەو ئاەتی کە جەنابەت خوێنتەوە وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. هەرچەندە ئەمە ئەگەر بۆ بەخشینیش بێ بەڵام مادەم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری پێکرد و ڕێگریتوە لعنەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە لعنەتی خوا. ئیطاعەکردنی پێغەمبەریش واتە ئیطاعەکردنی خوا. وەکو لە ئاەتەکانی ترا بازەکە لە بەیعەت الرضوان ئەو ڕۆژەی کە لە پەیمانی حودەیبیە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەبەری پێ هاتەوە وتیان عوسمانیان شەهید کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیعەتی وەرنەگرت لە سەحابە بەڕێزەکان یەک بە یەکەم و بەیعەتی لێ وەرگرتن. ئەم بەیعەتە لەسەر جۆرالێکە مەبەسم ئەوەیە ئەم بەیعەتە خوای پەروەردگار ئەفەرمێ ئەوانەی کە بەیعەتیان دابەت و ئینەما یوبایعون الله بەیعەتەکەیان بە مادەم بە تۆیان داوە یەد الله فوق ئەیدیهم مادەم بەیعەتیان داوە بە تۆ وەکو بەیعەتیان دابێ بە خوای تەبارەک و تەعالا خوای گەورە پشتیوانیانەکە. خوای گەورە لە قورئانە سەڵاواتی لە هیچ پێغەمبەرێکی تر داوە یا ئەم سەڵاواتدانە تایبەتمەندیەکە بۆ پێغەمبەری خوای بەخشیوە؟ سەڵاواتدان تەنها تایبەتە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەی کە خوای پەروەردگار دیاری کردووە خۆی سەڵاواتی داوە تایبەتە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەی خوای گەورە چۆن فەرمان بە ئیماندارانەکە کە گوێڕایەڵ و شوێن کەوتەی پێغەمبەری خوا بن و دوور نەکەونەوە لە فەرمان و ئەمرەکانی. خوای تەبارەک و تەعالا پێغەمبەری بۆ ئەوە ناردووە کە تەبلیغی ئەم ئومەتە بکە پەیامێکی داوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بیگەێنێ بەم خەڵکە. کاتێکی کە پەیامەکەی ناردووە خوای تەبارەک و تەعالا هەموو ئەزانین کەیتر خوای تەبارەک و تەعالا ئەو پەیامەی کە ناردوێتی بۆ ئەوەیە بۆ گوێڕایەڵیکردن ئەم پەیامەی ناردووە بۆ ئەوەی ئێمە لەسەری کار بکەین چونکە ئەمە وەکو کەتەلۆکی ژیان وایە نامەیەکی خوای تەبارەک و تەعالا هاتووە بۆ بەشەریەت ئەم بەشەریەتە ئەبێ بخوێنێتەوە ئینجا ئیطاعەی ئەمری خوای تەبارەک و تەعالا تیا بکرێ بۆیە خوای تەبارەک و تەعالا قورئانی ناردووە واتە ئیطاعەکردنەکە لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە قورئانی پیرۆزە خوای تەبارەک و تەعالا بۆ ماسەکە إن كنتم تحبون الله فاتبعوني واتە ئەگەر تۆ بدەی و خوات بێ و بەرنامەکەی خوا لە دڵتا جێ بکەیتەوە ئەبێ بە شوێنی پێغەمبەر بڕۆی صلی الله عليه وسلم. بۆیە خوای تەبارەک و تەعالا ئەم پەیامەی ناردووە لە شوێنی پێغەمبەرەوە بە شوێن پێی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێ هەڵبگرین بۆ ئیطاعەی خوای تەبارەک و تەعالا بکەن چونکە ئیطاعەکردنی خوای تەبارەک و تەعالا واتە ئیطاعەکردنی پێغەمبەر. ئەگەر ئێمە ئیطاعەی پێغەمبەر نەکەین ئیطاعەی خواشمان پێ ناکرێ ئیطاعەی خواشمان پێ ناکرێ. مامۆستا هەر خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمان بە ئیماندارانەکە کە دوای خودی پێغەمبەر خۆی صلی الله عليه وسلم کەوا ڕێز لە خێزانەکانی بگرن و تەنانەت بە دایکی خۆشیانی بزانن یعنی خێزانەکانی پێغەمبەری خوا بنە دایکی ئیمانداران. ئەم ڕێزە کە بۆ دایکی ئیمانداران دەبێ مسلمانان دەری ببڕن بەهۆی ڕێزی پێغەمبەری خواوەیە یان تایبەتمەندی خێزانەکانی پێغەمبەری خوایە بەوەی کە خێزانی خودی پێغەمبەرن کە نابێ بۆ نمونە مارە بکرێنەوە یا هەر وەکو دایکی خۆیان هینی لەگەڵا بکەن.
بەشێکی ئەگەڕێتەوە بۆ فەزڵ و پلەپایی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکرێ بڵێ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو بەشەی کە ئەگەڕێتەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم خێزانانەی کە هەیەی و قورئان ئاماژەی پێکردووە لە دوای خۆی مارە نەکرێنەوە و ئەبێ ڕێزیان لێ بگیرێ و لە لایەکی تریشەوە ئەوە تا کاڵێم فەزڵ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ خوان خۆی تەبارەک وتەعالە ئەفەرمێ یا نیساء النەبی لەستن کەئاحەد من النساء وەکو ژنانی تر نین ئەمەش بۆ خۆیان جیاوازییان هەیە هەم لەولا و پلە و پایەکیان هەیە لە لایەکی تریشەوە ئەگەر هەڵەیەک بکەن ئەگەر تاوانێک بکەن ئەگەر بێ ئەمریکی خۆی تەبارەک وتەعالە بکەن ئەویش بۆ خۆی عەزابەکەی جیاوازە لەگەڵ عەزابی خەڵکا بۆیە فەزڵ و پلە و پایی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانی وا لێ کردووە گەورەی کردوون و لە لایەکی تریشەوە ئەمان مادەم هاوسەری پێغەمبەرن صلی الله عليه وسلم ئەبێ جیاواز بن ئەها خۆی تەبارەک وتەعالە لە قورئانی پیرۆزە پێغەمبەر صلی الله عليه وسلم نافەرمێ ئەگەر ئێوە ئەتانەوێ دنیا هەڵ ئەبژێرن یا قیامەت هەڵەبژێرن لای من هەڵەبژێرن یا لای دنیاکەتان ئەوێ ئەگەر ئەتانەوێ فتعالەینە ئومەتیعکن وأسرحکن سراحا جەمیلە ئەوان لای پێغەمبەر هەڵەبژێرن لەبەرەوەی ئەو پلە و پایی کە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستیان کەوتووە ژنانی تر ئەو پلە و پایان دەست نەکەوتووە هەرچەندە ژنانیش بۆ خۆیان پلە و پایی خۆیان هەیە و خۆی تەبارەک وتەعالە ڕێزی لێ ناون و پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێزی لێ ناون لە ناو قورئانی پیرۆزە سورەت هەیە بە ناوی ئافرەتێکەوە بە ناو ناوی بردووە سورەتێکی تر بە ناوی النساء و هەموو ژنان بۆ خۆی پلە و پایی خۆیانیان هەیە بەڵام خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پلە و پاییان جیاوازترە بەوەی کە خێزانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم مامۆستا بەوەی کە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه سەلامی خوا لێ بێ ئەبێتە پێغەمبەری خوا و نێردرا و پەیامنێری خوا ئیدی بەمە خودی پێغەمبەر ئەبێتە موڵکی تایبەتی خوا بەوەی کە بۆ نمونە یەکێک لە مامەکانی کە پێی ئەڵێ دەستت بشکێ ئێمەت بۆچی کۆ کردوتەوە لەو کاتا خوای گەورە لەسەر خودی پێغەمبەر دێتەوە جواب دەڵێ یاخوا دەستی تۆ بشکێ و دەستی تۆ بە قوڕا بچێ و خۆت و ماڵ مناڵەکەت بەرەو ئاگر چن کەواتە لێرەدا خودی پێغەمبەر ئەتوانین بڵێن ئەوەندەی کە خوای گەورە خۆی کردێتە موڵکی خۆی و خۆی بەرگری لێکا و وەکو فەرمێ ئین الله یدافع عن الذین آمنوا بەرگری لە تۆش و لە ئیماندارانیەکە کەواتە پەیوەندیەکی خزمایەتی ناتوانێت خودی پێغەمبەر بکاتە موڵکی خۆی ئەگەر خزمایەتی لە گەیاندنی پەیامی پێغەمبەر و لای پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو بڵێ دەورێکی ببوایە نەبە تەنها ئێستا ئەبوو لەهەبی مامی کە بۆ جۆرە هەڵوێستی هەیە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە ئاەتدا ئەبەزێنێ خۆ ئەبوو تالیبی مامی باشترین خزمەتی پێشکەش کرد بە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کوڕەکانی خۆی زیاتر ڕێزی لێ ئەگەر بەدەمیەوە بوو هاوکاری ئەکرد هەموو غەمێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوالی گرتبوو خەمیشی زۆر بۆ ئەخوارد وەختێکیش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مامی ئەمە حاڵەتی تۆ تەماشا بکە لە شیعەبی ئەبی طالب شیعەبی ئەبی طالب وەکو دنیا مامەی پشتی بەرنەداوە مامەی چووە لە شیعەبی ئەبی طالبە 3 ساڵ کە ئەمان حەساریان لەسەرە لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام تەماشا بکە خزمایەتەکە دەور نابینێ ئەگەر دەوری ببینایە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئانی پیرۆزە خوا باسمان بۆ ئەکا چەندێک هەوڵەیە لەگەڵ مامەیە پیاڵێن مامەگیان تەنها یەک جار بڵێ لا إله إلا الله بۆی حجە بێ بەدەستمەوە بۆ ڕۆژی قیامەت خوا نافەرمێ إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء ئەم هیدایەتە ئەگەر خزمایەتی دەوری ببوایە ئەوە بەهۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو خزمەکانی ڕێگەی باشیان بدۆزیان بچێتە خزمایەتەکە دەوری فەزڵی ئومەتی پێغەمبەری خوا بکەین خوای گەورە ئەم ئومەتەی لە چەند شوێنێک بۆم كنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس فەرمێ وەکەذالک جعلناکم ئومەتەن وەسەطا یعنی کردومان بە ئومەتێکی میانڕە و دادپەروەر و کردوشمان بە شایەت بەسەر میلەتانی ترەوە ئەمە فەزلێکە بەر ئەم میلەتە کەوتووە کە ئومەتی پێغەمبەری خوا شایەتی لەسەر میلەتانی تر بدەن کە بەڵێ خوایە پەیامەکەی تۆیان گەیاندووە یان نەیانگەیاندووە چۆن خوای گەورە فەزلی ئومەتەکەی پێغەمبەری خوا بازەکە فەزلی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە ئەو لوتفەی کردووە لەگەڵ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە خەیرە ئومەت ناوی بردووە و بە شاهید ناوی بردووە ئمە لە ڕۆژی قیامەتە ئەمانەی هەموو لە فەرمودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەستمانەکەوێ کاتێک کە خوای گەورە پرسیار ئەکا لە بەتەمەنترین پێغەمبەر کە حەزەتی نوحە تەمەنترین پێغەمبەر صلی الله عليه وسلم قەومەکەی خۆی ئینکارەکەن ئەڵێن ئێمە کەسێکمان بۆ ناتووەکە خوای تەبارەک و تەعالا بۆمان بازەکە فلبث في قومه 50,000 سنة إلا 50 عاما 950 ساڵ خەومەکەی ئینکارەکەن ئەڵێ ئێمە کەسێکمان بە ناوی نوح هەر نەبیستووە
دەی لەم حاڵەتە ئەمە گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئومەتەکەی کە خۆی گەورە فەزلی لەگەڵا کردو خەیرە ئومەتیەکەی لەو کاتەیە حەزرەتی نوح کەسی بەدەستەوە نییە شاهیدەکە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە چیا ئەزانن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم پەیامەی هێناوە قورئانی هێناوە باسی حەزرەتی نوحی کردووە حەزرەتی نوح ئەوەندە لەناو قەومەکەیان ماوەتەوە شەو ڕۆژی داوەتە دەمێ و قورئان بۆمان باز دەکا ئینی دعوت قەومی لەیلًا وەنەهارا ئەمانەی حەزرەتی نوح خۆی گەورە خۆی عالمە خۆی ئەزانێ کە حەزرەتی نوح چی کردو شەو ڕۆژی داوەتە دەمێک بەڵام لەو لاشەوە بۆ ئیسپاتکردنی گەورەی و فەزلی ئەم ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتا خۆی گەورە ئێمەی کردووە بە شاهید لە ڕۆژی قیامەتە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم شاهیدی لەسەرەوەن کە بەڵێ حەزرەتی نوح پەیامەکەی خۆی گەیاندووە بە قەومەکەی چونکە ئێمە لە ڕوانگەی قورئانەکەی پێغەمبەریشەوە ئەومان بۆ ڕوو نەبێتەوە بۆمان دەرەکەوێت ئەمە گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. مامۆستا خۆی گەورە لە قورئانە فەرمێ بەڕاستی نزیکترین خەڵکانێک لە ئیبراهیم و لە شوێن کەوتوانی و لە پەیامەکەیەوە خودی پێغەمبەری ئیسلام و هاوڵانیەتی یا خودی پێغەمبەری ئیسلام و مسلمانانە ئەم نزیکیە چ جۆرە نزیکیەکە لە کاتێکا لە نێوان بۆ نمونە ئیبراهیم و محەممەد پێغەمبەر سەلامی خۆیان لێبێت چەندان پێغەمبەری تراتون هەر لەنەوەی ئیبراهیمیش هاتوون ئەم جۆرە نزیکیە کە خی گەورە ئاماژەی پێکات و بە شێوازێک پەیوەندی پێیوەستیانەکاتەوە بە یەک چ جۆرە نزیکیەکە دیارە نزیکی ئیمان و ئیسلام پەیامێکە کە خوای تەبارەک و تەعالا نادوێتی بۆ حەزرەتی ئیبراهیم حەزرەتی ئیبراهیم ئەبول ئەنبیایە قورئانی پیرۆز بۆمان باز دەکا وما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما ئەم پەیامی حەزرەتی ئیبراهیمە لە نزیکە لە پەیامەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەروەها پەیامەکانی تری نزیکی پەیامەکەی نزیکی ئیمانەکەی نزیکی برایەتی پێغەمبەران لە پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم نزیکیە لەوە یعنی قرابەت نییە وەکو قرابەت و خزمایەتی بەڵام نزیکی ئیمانەکە نزیکی پەیامەکەی خوای تەبارەک و تەعالا کە هەردووکیان وەکو یەک پێغەمبەر بوون پەیامی خوای تەبارەک و تەعالایان بۆ هاتووە و ئەو بەرنامەیەش هەردووکیانی کۆ کردوتەوە لەسەر یەک مێزوو لەسەر یەک سفرە و ناز و نعمەتی خوای پەروەردگار. بەڵێ مامۆستا خوای گەورە هەر وەکو ڕێزێکی تر بۆ پێغەمبەرەکەی بەدەر لە کۆبوونەوە مەجلیسی کافران هەر لە ناو خودی مسلمانان و لە ناو کۆبوونەوەی مسلمانانیشە ئەڵێ ڕۆژێ ئەبوو بەکری سەدیق و عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ لەسەر مەسەلەیەک دەمەقاڵێ و دەنگ بەرزکردنەوەیەک لە نێوانیانە ڕووەدا خوای گەورە بۆ ڕێز و حرمەتی پێغەمبەر کە بێگومان هەردووکیانی خۆشێ وەکوی کە دوو هاوڵی زۆر بە ڕێزی خۆین و بەپێی پەیوەستی خزمەتیش هەردووکیان خەزورنی بەڵام خوای گەورە لە سەروی حەوتە بەم ئاسمانەوە ئاەت بۆ پێغەمبەری مەزن ئەنێرێتە خوارەوە کەوا بە ئیمانداران بڵێ لە ئاستی پێغەمبەری خوایە دەنگی خۆیان بەرز نەکەنەوە بە کار و کردەوەکانیان پوچەڵ نەبێتەوە. ئایا ئەم جۆرە نەهیکردنە لە مسلمانان بە دەنگ بەرزکردنەوە بەسەر خودی پێغەمبەری خوایە چۆنیە و ئایا ئەمە تەنها تایبەت بووە بە دوو هاوڵی زۆر بەڕێزی پێغەمبەری خوا لەو سەردەما یام هەر ئەو سەردەمەی خۆی یام تا ئێستش لە نێو مسلمانانە ئەبێ ئەمە کاری پێ بکرێ کەوا دەنگ بەرز نەکەنەوە بەسەر ڕێنمایی و ئامۆژگاری و سنەتەکانی پێغەمبەری خوایە. بەڵێ دیارە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکانێک هەبوون دیارە ئەمە ئیسلام کە هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتووە هەوڵی داوە بە پەروەردەکردنی مسلمانان پەروەردەیەکی جوان و پەروەردەیەکی دروستی کردوون هەندێک لە سەحابیەکان وا بۆ لە دوورەوە نەشارەزای خۆیان بانیان کردووە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بانیان کردووە لە پێغەمبەر صلی یا محەممەد خوای تەبارەک و تەعالا ڕێگری لەمە ئەگرێ هەندێک لە سەحابیەکان ئەساسی ئەوەی جەنابەت باست کردێکی لە سەحابیەکان لە دوای ئەوەی لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي یەکێ لە سەحابیەکان چوە بۆ ماڵەوە گۆشەگیر بوو نهاتە دەرەوە خەبەریان دا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم سەحابیە نایەت ئاگاداری کە بۆ نایەت بۆ مزگەوتی یا رسول الله من ئەم ئاەتە دابەزێتە خوار و خۆشم بە تەبیعەت دەنگم گەورەیە ئەترسم لەبەر ئەوەی خوای گەورە گوناهبار ئەبم لە لای خوای تەبارەک و تەعالا کە من دەنگ بەرزکەمەوە خوای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە خوای گەورە باسی ئەمەی نەکردووە ئەم دەنگ بەرزکردنەوەیە نەبە تەنها بۆ سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک لە زانایان فەرموون ئێستش لە حەیاتە ئەکرێ لە نزیکی ڕەوزەی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژاوەژاو و دەنگ و ئەوانە نەکرێ چونکە هەر ئەو ئاەتە قورئانی گرێتەوە هەندێک تریان پێیان وایە وەختێک کە حەدیثێک ئەخوێنرێتەوە
یا ئاەتی قورئانە خوێندرێتەوە غەڵ بە غەڵ و دەنگە دەنگ نەکەن چونکە ئەم قورئانە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووەتە خوارەوە وەختێک حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوێندرێتەوە بە هەمان شێوەی گوێی لێ بگرێ ڕێز بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە ئەمانە فەرموودەی پێغەمبەرن ئێمە گوێی لێ ئەگرین لە کاتێکا کە موعیزەیەکە کرێ لە کاتێکە حەدیثێک یەتە پێشەوە حەدیثەکە تۆ گوێ لە حەدیثەکەی دەنگ بەرز نەکەیتەوە بۆ مسلمانانی ئەو کاتە و لەو سەردەما و بۆ مسلمانانی ئێستا هەندێ لە زانانە فەرموون ئەو دەنگ بەرزکردنەوەیە بەرامبەر لە ڕەوزەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و هەروەها لە کاتێکی شاکەناوی پێغەمبەر ئەبرێ صلی الله علیه و سلم زوربەی زۆری مامۆستا بەڕێزەکان لە سەردەمی خۆیان لە دوای وفاتی پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەمە مەکەوتە سەری مێژوو ئەەکەین کاتێک کە ناوی پێغەمبەریان بردو صلی الله علیه و سلم یعنی ئەوەندە بە شێوەیەکی جوان و پڕ لە ڕێز و ئەدەب ناویان بردووە ئێستا ئێمە بە خۆمان شەرم لە خۆمانەکەین کە ئەوە نابین لەبەرەوە ئەو ئاەتە قورئانیە لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي نەبە تەنها بۆ ئەبوو بەکر و عومەر بەڵکو بۆ هەموو ئومەتەکەشی بوو بەڵێ مامۆستا هەر لە چوارچەوەی ژیانی پێغەمبەری خوا و ئاماژەکانی قورئان بۆ ڕێزگرتن و بەڕێز ناوهێنانی پێغەمبەری خوا ڕووداوێک نزیکەی مانگێک ئاگر ئەخاتە ماڵی پێغەمبەری خوا بوهتانێکی گەورە بۆ یەکێ لە خێزانە زۆر بەڕێزەکانی هەڵەبەسرێ ئەم ڕووداوە تەواو حاڵی پێغەمبەری خوا شپرزەکە مسلمانان شپرزەکە نە دووڕوەکان دان بە درۆ و دەلەسە و بوهتانێکی خۆیان نابنێن نە کەسێکی تر هەیە کەوا چووکەمە شتێکی مادی نییە تا تۆ بیدۆزیتەوە خوای گەورە دوای مانگێک فەزلێکی تر ئەبەخشێ بەم پێغەمبەرە و بە خێزانە بەڕێزەکانی و ئاماژە ئەکا کە خێزانی پێغەمبەری خوا و هیچ پێغەمبەرێکی تر ئەم کردەوە ناپەسەندانەی لێ ناوەشێتەوە و بەڵکو عایشە پاکترینی خێزانەکانی پێغەمبەری خوایە ئەم بەدەنگەوە هاتنەی خوای گەورە بۆ ناو ماڵ و عایلەی پێغەمبەری خوا دوای مانگێک چۆنیە بۆچی دوای مانگێ ئازار چەشتن و ناڕەحەتی خودی پێغەمبەری خوا اینجا خوای گەورە ئاەتی پاکی و بەڕایەتی عایشەی ناردە خوارەوە سەلامی خوا لە خۆی و باوکی دیارە ئەو حادیسەیە کە دروست بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر خۆی بە تەنها پێ بێتاقەت نەبوو ڕاستە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆرتر پێ بێتاقەتە عائیشەش کە خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو زیاتر پێ بێتاقەتە ئەبوو بەکر لەو بێتاقەترە سەحابەکانیش هەروەها پێ بێتاقەتن دووڕوەکان ئەم پیلانیان کە هێنا دروستیان کردەوە خوای تەبارەک وتەعالا والله ئەعلەم خۆی زاناترە بەوەی پێغەمبەری صلی الله علیه و سلم وەکو هەر ئینسانێکی تر کە ئەفەرمێ ئەنە بەشەڕ مثلکم منیش هەروەکو یۆم لە کاری دنیای ئوموری دنیاییە بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمە خوای گەورە ئەوە فێری بڕواداران ئەکا کە ئەکرێ شەیطان هەمیشە هەولی ئەوەیەتی کە لە ئێمە ئەکا ئەیەوێ زەربەیەک لە حەیاتمان بە ئەیەوێ ناشرینمان بکە ئەیەوێ دڵمان بێتاقەتکە ئەیەوێ ئیمانەکەمان لاوازکە لە ڕێگەی دووڕوەکانەوە ئەم حادیسەیە دروست بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم چەندە پێی بێتاقەتە سەحابەکانی شەروە پێی بێتاقەتن بۆ ئەوەی سەبر و ئارامێک بدا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم و مسلمانانیش لەوە تێبگەن ئەگەر هەر کەسێک تووشی حاڵەتێکی وابوو هەڵچوون ڕووی تێنەکا چونکە پەنا نەبا بۆ شتێکی تر چونکە ڕێگەی تر هەیە کە ئێستا خەڵک بە نەزانی شوێنی کەوتو دوای گرتووە پەنە نەبا بۆ شوێنێکی تر و هەروەها حەزرەتی عائیشەش لە پاکیەکەی خۆیایەتی هاخۆ زۆر جار پێ ئەڵێن حەزرەتی ئەبوبەکر ئەڵێن ئیعتیزارێ بۆ پێغەمبەر بێنەرەوە صلی الله علیه و سلم تەنانەت وەختێکیش کە وەحیەتە خوارەوە وەحیدا ئەبەزێ بەراەتی حەزرەتی عائیشە دەرەکەوێ لەو حاڵەتەشە هێشتر حەزرەتی عائیشە داوای لێبوردن ناکات چونکە ئەزانێ خۆی بەریئە ئەزانێ خۆی بەریئە خۆی ئەناسێ ئەزانێ کە خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم حەزرەتی عائیشەش لە ناو ژنەکانی تریانە و نەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم شتەکان هەروە سادە و ساکار بوو بێ لە لای چەندە خەفەتی پێ خوارد بێ حەزرەتی عائیشەی زۆر خۆشویستووە لە یەکێک لە فەرموودەکان لە ژیانی بازەکە ئەڵێ لێیان پرسی وتیان کێت خۆش ئەوێ عەمری کوڕی عاز فەرمووی عائیشە وتی ئێمە لە پیاوان لێ دەپرسین لە ژنان لێ نابرسین فەرمی باوکی عائیشە لە شتێک لە شوێنێکە بەرچاوم کۆن ئەگە پرسیاری سێ هەم بکرایە بیان وتای کێت خۆش ئەوی دایکی عائیشە یعنی ئەوەندە عائیشەی خۆشویستووە لەوانەیە بڵێم ئەم حادیسەیە ئەگەر بۆ هەر یەکێ لە خێزانەکانی تری بووایە ئەوەندە تەسیری لە گیان و لە حیاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەئەکرد پێچێ درەنگ دابەزینی وەحیش مانای ئەو بێ کە پێغەمبەرانیش وەکو خەڵکی ئاسایی لە غەیب نازانن لە نهێنی و پەنهانیەکان نازانن هەم نەزانینی غەیب
و هەم سەبر و تااقەتێکی بۆ ئەوێ دەرسێک بێ بۆ بڕوادارانیش ئەبێ ئەگەر شتێکی ئاوا ڕوویکردە ناو کۆمەلگا ڕوویکردە هەر خێزانەیەک ڕوویکردە هەر تاکێک سەبریان هەبێت چاو لە پێغەمبەر سەڵاسەم چونکە ئێمە خی گەورەکە فەرمێتووە لەکم فی ڕەسوول الله ئوسوەتون حەسەنە یعنی تۆ تەماشا بکە لە کاتی لە وفاتی خۆیان لە حیاتە هێشتا ئەڵێ هەر کەسێ تووشی موسیبەتێک بوو بە وفاتی من بێنێتەوە بەرچاوی خۆی بەوە سەبووری دلی خۆی بە دا بۆیە ئێمە ئەم ژیانی دنیای ئێمە بە شوێن پێغەمبەر صلی الله علیه وسلم هەنگا و هەڵگرتن ئەوەیە کە ئەبێ بە شوێن پێغەمبەر بڕۆین ئەوەی کە پێغەمبەر کردوێتی ئێمە بمانوێ بکەین بۆ ئەگەینە ڕەزامەنی خوای پەروەردگار لە هەموو ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی وانەیە هەمووی دەرسە هەمووی وەکو بڵێ حکمتێکی تایە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵێ پێغەمبەر لە خودی مسلمانان بۆ خۆیان باشتر و نزیکترە ئەمە چه ئاماژەیەکی تایە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ مسلمانان لە خۆیان دڵسۆزتر و بەڕەحمتر و بەبەزەیترە خوای گەورە ئەم سیفەتەی بە چه جۆرێ بە پێغەمبەری خوا بەخشیوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خوای گەورە فەرمێ النبی ئەولا بالمؤمنین من ئەنفوسیهم لەوە تەماشا بکەی چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ئەفەرمێ من کە هاتووم خوای گەورە ناردوومی تەشبیهی ئومەتەکەی ئەکا بە پەپولە پەپولەیەکە چێ بۆ لای چرایەک ئەم چرایە کە پەپولە ناسکە لە گڕەکەی نزیک بێتەوە ئەم گڕە ئیسووتێنێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە دەستی ئەم ئومەتە ئەگرێ دەستی تاک بە تاکی ئەگرێ ڕەحم و بەزەیەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمێ النبی ئەولا بالمؤمنین من ئەنفوسیهم تۆ تەماشا بکە لە هەندێک ڕۆوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەزەیی بەرامبەر بە هەموو کەسێک بۆ حەزی نەکردەوە کە چێتە ناو ئاگری جەهەنەم لە کاتێکە پیاوێک گێت یەخەی ئەگرێ داوای خەرزی لێەکە ئەمە سەبرە ئەمە تەحەمولە سەحابەکانە لێ گەڕێبابی کوژینی پێغەمبەری خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگە نادا و لە دواییە کە ئەفەرمێ من لەگەڵ ئەم پیاوە نمونەی من و نمونەی ئەم پیاوە وەکو پیاوێک وایە وشترەکەی لێبەر بوو بێ ئەگەر ئەم وشترە لێ گەڕێ کابرا دەستی ناگیرێتەوە ئەگەر لێ گەڕێ خەڵکی تریش دوای کەون هەریەکەەوە بەلایەکەەوە پەلاماری بن سەرشێتیەکەن لەبەوەی ناگیرێتەوە بەڵام خاوەنەکەی خۆی بە شارەزای خۆی بە حکمەتی خۆی و دەرەکەوێت تا دەستی ئەیگاتێ ئەم پیاوە کە قسەی وت بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە پێغەمبەر صلی الله علیه وسلم مینەکەی لە یەخەیاتون کرد و داوای یارمەتی لێ کرد بۆ بەیانیە چۆ لە ناو سەحابە بەڕێزەکانە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سوپاسی خوای کرد کە ئەم پیاوە ئەگەر ئێوە دوێنێت کە بتان کوشتایە لەوانەیە بەهۆی ئەو بێ ئەدەبیە یا بێ ئەو بێ ڕێزەی کە کردی بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بچواتە ناو ئاگری جەهەنەم بەڵام حەمد و سەنای خوا ئەکا بەوەی کە ئەم پیاوە خوا هیدایەتیدا ئەچێتە لای مناڵێکی جوولەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای لێکا ئەڵێ باوەڕ بێنە بە تاکوتنەی خوا من پێغەمبەری خوام دوایی کەیەتە دەرەوە کوڕەکە ئیمانە هێنێ پێغەمبەر صلی الله علیه وسلم حەمد و سەنای خوا ئەکا ئەڵێ بووینە هۆکاری کەسێکمان لە ئاگری جەهەنەم ڕزگار کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم خەمی تاک بە تاکی خواردووە لە ڕەحمەکەی لەوایە لە کاتێکا کە کەسێک شەهید ئەبوو لە غەزایەکە مناڵی لە دوواجێ ئەمە بانی ئەکرد کە سوکارەکەی ئەوی چی قەرزی لەسەر قەرزەکەی بۆ من ئەگەر ماڵ و سەروەتی شەیە بڕۆ بۆ خۆی دەی کەسی تر ئەمە ئەکا کەسی تر ئەم خەمە ئەخوا کەسی تر بەزەیی بە کەسی ترا نایەتەوە مامەساخوای گەورە لە نێو ئەو هەموو پێغەمبەر بە ڕێزەی خۆی کە نردویەتی پێنجیانی هەڵبژاردووە کە پیانەوترێ ئولول العەزم یا خاوەن وورەکان لە نێو ئەم پێنجەشدا یەکێکیانی کردوتە سەرمەشقی هەمویان کە لە هەمویان زیاتر خاوەن وورە و خاوەن عەزم و جەزم بووە ئەویش محەممەد پێغەمبەرە صلی الله علیه وسلم هۆکاری ئەمە چییە؟ ئایا هەر ڕێزێکە بەم پێغەمبەرەی بەخشیوە یام لە ئەنجامی ماندووبوون و ناڕەحەتی و تین و تەوژمی جاهلیەتەوە وای لەم پێغەمبەرە کردووە کە بێتە خاوەن وورە و ئولول العەزم؟ بەڵێ هەر لە ڕوانگەی ئاەتەکانی قورئانەوە ئەو هەڵستەنگاندنە بکەی لە بینی پێغەمبەر صلی الله علیه وسلم و پێغەمبەرانی تری ئولول العەزم لەگەڵ پێغەمبەرای تەماشا بکە حەزەتی ئیبراهیم ئەبول ئەنبیای یەکێکە لە پێغەمبەر ئولول العەزمەکان بەراورد بکەین لە بینی ئەم و لە بینی پێغەمبەری کۆتایی پێغەمبەران بەراوردێک لە بینی ئەمە بکەین حەزەتی ئیبراهیم کە خوای تەبارەک و تەعالا بە خەلیل الرەحمان ناوی بردووە لە پێناوی خواوە خستیانە ناو ئاگرەوە وەختێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە کردی بە پێغەمبەر و وەحی بۆ ئەنێرێ تەماشا بکە هەڵسا ڕۆژێکی خۆی کە بەناو بتخانەکە حەچی بت بوو لە بتخانەکانە زۆربەی زۆریان شکان تەورەکەی نابەشانی گەورەکەیانەوە لە دوایەکە لیان پرسی فەرمی بەر فەعەلەهو کەبیرەهو حەزەتی ئیبراهیم ئەو سەبرەی نەبوو ئەم بتانە لەوێنە بۆ ئەم خەرکی خاری دەعوەی خۆی بکە
تەورێکی هەڵگرت و چومانیشکان تا خۆشی خستن ناڕەحەتیی زۆر و وای لێ هاپیخەنە ناو ئاگر و مەنجەنی خۆبی سووتێنە ئەمە بەراوردێک لە بینی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ سەردەستەی هەموو پێغەمبەران هەروەها کە پێغەمبەر صلی الله علیه و سلم 160 بت لە کەعبە لە کەعبەیە بوو دەستی بۆ یەکێکیان نەبرد قسەیەکی بە یەکێکیان نەوت وانە هەتا دڵی خەڵکەکەی کەمەند بەراوردی ئەو کە چووکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەم بتانە ئەبێ لە دڵی خەڵکا بشکێنرێ نەک تۆ بڕواوەچی ئەم بەردە بشتێنیە ئەم تۆپەڵە خوڕمایە ئەم دارە بیبڕیتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی نەکرد چونکە تا ئەوە بکەی ئەوان لایەن شیرینترە بێ ئەوان لایەن خۆشەویستترە بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی کە بەراوردی کە لەگەڵ حەزەتی ئیبراهیمە گەورەیەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوا دەرەکە بێ هەروەها حەزەتی نوح 950 ساڵ تەبلیغی کردووە 950 ساڵ تەبلیغی کردووە لە ئەخیرا کەزانی قەومەکەی شوێنی ناکەون کە عەدەدێکی کەم نەبێ دوعا ئەکا ربي لا تذر على الأرض من الكافرين ديارا إنك إن تذرهم يضل عبادك وتاياتك براودي أمامك في صلى الله عليه وسلم كان يقل مكة سيخوري حشترين كان بسريا وأزيتي أكنوا برد بارانك لطائف وأزيت آزاري زوري أدن خواي قورا ملائكة كان أنيري حضرت جبريل فرمي أو ملائكة شاكان خواي قورا ناردودي أجر داوا بکەی خۆت شاخەکانی بەسەریان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بەڵکو ئەمانە من ئومێدم وایە لە پشتی ئەمانە خەڵکانێک بێن کە خوای تبارەک وتعالى بەتاکو تەنها بناسن و ئەشی فەرموو اللهم اغفر لقومي فإنهم لا يعلمون يعني ئەمە تۆ تەماشا بکەی حەزەتی موسا لە بێسەبری و تەحەمولەکەی کە ئەمانە ئولول عەزمیشن هێشتا لە چاو پێغەمبەری خۆمانە صلی الله عليه وسلم ئەها قورئان بۆمان بازەکە پیاوەکە لە کاتی شەڕەکە فەرمێ فەوەکەزەه موسا فقضى عليه بەیەک بۆ کەس کابرای کوشت بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێ لە ڕۆژان ئەزیەتی مێرولێکی نەداوە نەک ئینسانێکیش ئەزیەتی کەسی نەداوە گەورەیەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشا بکە حەزەتی موسا لە کاتێکە بۆ لیقای خوا ڕۆشتووە موسای هارونی بەجێهێڵاوە لە ناو خەومەکەیە تەماشا بکە وەختێ یەتەوە ڕیشی براکە ئەگرێ قژەستەری ئەگرێ ئەم هاواری لێ ئەکا یە ابن لا تأخذ بلحيتي ولا برأسي إني خشيت أن تقول فرقت بين بني إسرائيل ولم ترقب قولي ليت الرأبي لنا وخلق ريشي أجري يا قجي أجري رايش شيء بلام روجي للرجال في عمر صلى الله عليه وسلم خو صحابي كان هم هلا ينبوه كم كوريان بوه خلجان تورك دوه بلام روجي للرجال في أنا هلا شاخة توريك ببيغمبر صلى الله عليه وسلم ديار نبو إلا توريك مجر لبر خوابو به إنها تورنا بوم كابرايك يد لا كاتي شرا صحابيك هلا كنت تستر بياوك وبشم شيرك أي كوجي أولي لا إله إلا الله أمي كوجي في غمر صلى الله عليه وسلم تنها أو أن دي بياله هل شيخ اقتصدره يا لروج قيامته تو جوابي شي لا إله إلا الله عديتوا سرزنشتي ناكا كواتو كارتشي خو كاركي أماني في غمر صلى الله عليه وسلم وكو أفرمي ليكيك لفرمو دكانا همو في غمرك خواهي قولي دعاي قبول كراوي دعوتي دعاكي للدنيا دا كردوا ايش وازاري قومك ولا كردوا دعاك بك حزتنا انا فرمي لا تذر على الارض من الكافرين بلان في صلى الله عليه وسلم فرمي من هلم قد وروجي قيامه بو امتكم دعاكي بو نكردو خو خوي رزقارك دعاكي بو نكردو خوي لشر مسر رزقاري بي دعاكي بو نكردو نبادا بكجري چونك في صلى الله عليه وسلم اوندا هرسن پیغمبراني تريش على نبينا عليه الصلاه والسلام او بلوبايان بو بلان في صلى الله عليه وسلم اواني ترى غوريكي انا صيان كاتي برنامجكم تواب بس اشتك لكوتايا ئێمە نەمان پرسی بێ و نەوترا بێ پێویست بکە لە ڕێز و پلە و پێگەی پێغەمبەری خوا لە قورئانە جەنابتان ئاماژەیەکی کورتی پێ بکەن زۆر سپاس. ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوڵ و گوڵزارێکە ئێمە هەرچی چەند بگەڕێن و بمانەوێشتی لێ دەربێنین هێشتر لەوانە بڵێم دڵ ئاو ناخواتەوە بەڵام من لێرەوە ئەوەندە ئەڵێم پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی هەوای ئێمە هەولی ئەوە بین بە تەواوەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بناسین نەک هەر سەرزارێکی کە بڵێن پێغەمبەر چونکە من ئەمەی کە عەرزی جەنابتی یەکەم ئێستا بە تایبەتی ئێستا کە لە مانگی مەولوداین مانگی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم مسلمان و خەڵکانێکی زۆر بە جۆش و خۆشەوە ئەم یادە زیندوو ئەکەنەوە چونکە یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە نییە کە من تۆ نان و چێشتێکی تیا دروستێکی خەڵک وای لێ تێبگا بڵێ ئەمە خراپە و ئەمە بیدعەیە و ئەمە نازانم چییە زیندووکردنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم کات و سەردەما ئەوەی کە ئێمە بیرین پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حیاتی خۆی نەیکردو بڵێمە یادی لە دایکبوونی منە بەڵام بێ تەماشای بکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لیان پرسیوە ڕۆژانی دووشەمە بۆ بەڕۆژە فەرمووی لەو ڕۆژە لە دایک بوو
سەحابە بەڕێزەکان بە هەمان شێوە ئەوەندە پێغەمبەریان ناسی و پێغەمبەریان لە ئاشکرا بۆ ئێستا ئەمڕۆ لەم سەردەم و زروفەی ئێستای ئێمە من زۆر جارم وتووە خەڵکی بوونەتە سێ بەش بەشێکیان ئەڵێن یادی مەولودی بیدعەیە بەشێکی تریشیان زۆر خۆیان بۆ ماندوو کردو تیا ڕۆچوون یعنی لە سنوور لایەن داوە ئەوەندە ئەڵێمەڵێن بەشێکی تری ئێستا ئەمڕۆ لە مسلمانان بە ماڵ بە خزمەتکردن خەڵک کۆکەنەوە مامۆستایی بۆ بۆی ئینشاءالله هەوڵی زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس خواست سەلامت بیاخوا زۆر سپاسانەکە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین ئەرشاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ